ئەی متریبی حریفان دەستکە بە نەغمە خوانی ئەی متریبی حریفان دەستکە بە نەغمە خوانی ئەوازی توویە بۆ دڵ وا دەفعەکە بەمانی ئەوازی توویە بۆ دڵ وا دەفعەکە غەمانی بەزمت شیفایە سادەی بۆم لێ دەبار بەتونەی بەزمت شیفایە سادەی بۆم لێ دەبار بەتونەی ئەم دەردەی دڵ هەتاکەی چی ماوە عۆمری فانی ئەم دەردەی دڵ هەتاکەی چی ماوە عۆمری فانی. ئەڵەم بۆ ساڵێکی داهاتوو. سپاس. بێش هەر بۆ جۆرە ئینشەڵا ساڵی تر ببینی دیسەیەجم نامەتاسە. من حەزەکەم شانسێ بدەم. دەڵێم بەڵێ. سپاس. کاک نیسانەتین ماوە؟ ئەس دەبێن بەلێ. سپاس. سادوو بەڵێ هەیە دوو نەهەیە. من شانستە دەمێ ئەڵەم بەڵێ. ئەوە سێ بەڵێت هەیە و سپاس. من هیچ کارتەکەی پێم. سپاس. دە پەرفۆرمانس عجبان گەلۆ گەر تتخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێن نۆ مەبشۆپینە